پێکهاتەی تورکمان لە هەرێمی کوردستان لە تەواوی جونگەکانی دەسەڵات نوێنەراتیان هەبووە، بەڵام بەردەوامیش لەلایەن نەتەوەکانیان ڕەخنەیان ئاراستە کراوە. ئێستا کە خاوەنی 5 کورسین بۆ ئەم خولەی پەرلەمان و کابینەی حکوومەت داوا دەکەن سەرۆکی حکوومەت دوو جێگری هەبێتن و لە سەرۆکاتی پەرلەمانیش جێگری دووەمیان پێ بدرێت. لە حکوومەتەکانی ڕابردوو بەشدار بووە لە پرۆسەی سیاسی، بەشدار بووە لە حکوومەتی هەرێمی کوردستان. لە ئێستا دەکە لە حکوومەتی نوێ ئێمە وەکو نەتەوە، وەکو پێکاتەوە، وەکو لایەنی سیاسی کە ئێمە دەمانەوە نیەتمانەیە بەشداربین، داواکاری کەشمان ئەوەیە کە تورکمانەکان دەبێت لە حکوومەتی ئەم جارە بە شێوەیەکی کارە، بە شێوەیەکی ئەکتیڤ بەشدار بن بۆ هۆی بەشدار بن لە بڕیارە سیاسەکان. لە سەرۆکایەتی حکوومەت ئێمە داوا دەکەین کەوە یاسایەکەش مونا قاهوەچی کە ماوەی دوو خولە وەک نوێنەری تورکمانەکان لە پەرلەمانی کوردستانە دەڵێت مافی خۆمانە داوای پۆستە سیادیەکان بکەین و تورکمانەکان ببنە هاوبەشی ڕاستەقینەی بەڕێوەبردننی دەسەڵات لە هەرێم، چونکە بۆ ئێمە ئەم خولەی پەرلەمان و حکوومەت گرینگە. پێداگیر بوونمان لەسەر ئەو پۆستانە تەنها ئەمجارە بە یەک پۆست بەشداری هیچ کابینەیەک ناکەین، چونکە ئێمە بەڵێنماندایە لە کاتی بانگەشەی هەڵبژاردن کەوە لە ئاستێ متمانەی خەڵکی خۆمان بین، ئەویش جێبەجێکردنی بەڵێنەکانمان و داواکاریەکانمان کەوە پێکاتەی تورکمان کە پێکاتەی دووەمە ڕەسەنی هەرێمی کوردستانە بە مافی خۆیەتی شەراکەتێکی فعلی و حەقیقی بەشداری لەسەر جەم پرۆسەکان بکاتن. کورسی کۆتاکان لە هەڵبژاردننی سیای لوولی ئەم ساڵ دیاریکراو بوو. تورکمانەکان لە ڕێگای 3 حزب و هاوپەیمانەتیەک بوونە خاوەنی 5 کورسی پەرلەمان لە کۆی 111 کورسی. لە تەواوی خولەکانی ڕابردووش بەشێکی زۆری حزبە تورکمانیەکان ڕەخنەیان لە نوێنەرەکانیان دەگرت کە وەک پێویست نەیەتوانیوە لە ئاست داواکاری دەنگدەران و پێکاتەکانیان بن. قارەمان زەوهەر، کورسات نیوز، هەولێر.